والله باخەکەی خۆم بەخوا عینە مناڵ بەخێو دەکەم ئاوم بۆ هێناویت یەسوو ئەزانین چۆن ئەو نازوونزە بەسەر منامەکە بە قورئان ئەم سوورانە تەحەموول ناکەین کورتارم فڕای ڕێک کەرە بم تەحەموول ناکەم من تووڕە ئاخر بۆ تووڕێ گوڵی من بۆچی تووڕێ ڕۆحەکەم قەزان لە قەبری باوکم بزانە ڕۆژێک سوپرایزێکە بۆ کردم گوڵێک شتێک سێری ئەم سوتفەیە ڕێک ئەمڕۆ سوپرایزی گوڵم بۆ کردی بەڕاست؟ وەڵڵا بۆم هێنای کوا ئەوەتە ئەها تا ئەوە چییە؟ وەڵڵاهی گوڵەکەی پێوە بوو توایەک دەقە وەڵڵا هەڵوەریوە ها ئەوەتە ئەوە بۆ ناونیشانە دوای گلەی نەکەی من تووڕە ئاخر دە بۆچی تووڕێ تۆ خۆت گوڵی ئاخر سەبەب نابێ بزانم بۆ تووڕەی وعد مەوێ هاوکەم وعد بێت ئەگەر جێبەجێم نەکرد سمێڵی خۆمە چاشم هەرچیەک بێ ئا ئیتر نابێ بڕووی بۆ بەخاو بەسڕا ئاخر دەتوە سێری کە ڕۆحەکەم ئەوە مەڵێ ئەزانی بۆ چکە من ئیشەکەم ئەوەیە وان نەبێ من پەک مەکەوێت بەخوا ئەم باە لەو کونەوە بێت احتیمالە مووسڵ و بەسڕەشی تێکەوێت ناوە چییە؟ ئەنێ بە گیان نابێ ڕۆژێ بەسرا ڕۆژێ بەغدا ڕۆژێ بەسرا ڕۆژێ بەغدا من حەزم بەوە نییە بیتە هەر لەگەڵ من بیت بەسەر چاو کەمیەکەم و محاوەلاکەم هەر نەچم لەبەر خاتی تۆ چی لێ بکەم گۆڕی من دە باشە ئەنجا من برسی برسیتە دڵمە بۆ دەرێنم بیکەم بە دوو شیش و بدەمێ نانا سپاس دای خواردنیشتی بۆم بۆ بکە بەسەر چاو ئەمریکا حەزی لە چییە کەباب کەباب سەگا خوێ یا الله خوایە حەمە مەولود ئەوە تا وەستا محەممەی کەباب باڵێ گیان وەستا محەممەد چۆنی من لە خزمەتم ئەمریکا قوربانی تۆ بم ئەگەر عەزیەت نییە دوو نەفەر کەبابی دەرەجە یەکمانەوێ ئای بەسەر چاو هەر تۆ دوو نەفەر کەباب لە خزمەتم بەڵام زوو بیگەێنە بە قوربانە من برسیمانە نەخەمە نەبێ بەسەر چاو هەر ئیستا دەباشە دێ خوال لەگەڵ کاکە دوو نەفەر کەبابی سەفەری بکە برا یەک تۆزیکە کەبابیت کەباب حەسەن ئەو کابە نەبوو کاکە دەبێنە برا ئەیوە ناسی ئەو کا ناسی چی داردەوە ناسی ئەو لە کوێتەوە ناسی ئەرە قڕە چی لا کاکەوە تیۆ چی داتەوە ناسی والله نازم قربان چۆن نازانیەوە لێرە نین کاکە نازم نمبینیەوە دەی بیلال جوان یاریکە دەی ملشکاو دەی شێرزار فیشەک ئیدەنەوە بۆ کوشتمت ئەرێ هەتی تۆ چیەکەی لێرە من یەک نیا سەعات بۆ تۆ کڕێم لە کوێی تۆ چیەکەی لێرە تۆ بجێکەم نایبینی لە منی بسێنە بۆ خاتری قورئان هاتی تۆ حایمەری بدۆ دوو جارە کەس نازانێت تۆ پیاوی یاژنی بەبۆری ئەمە ئەویندەش قەوانێ نازانم چی بکەم لەگەڵ توی هەستا تۆ زۆر واز لە کەبابە بۆ چییە هێناو تۆ نازانم تۆ واز هەستا ئەمە کەبابە بۆ مەرگا یاسینی واز بەرە لەو بێنە بۆ نەنێگەتیڤ بیرەکەیتەوە لە ژیان نێگەتیڤ چییە؟ گیان باوکی دەی فێری سەقافەتمان بکە هەستا بعد نەدەم بەشە هەستا بەرە مارکا یاسین دەی خێرا کام یاسی یاسینی خۆمان وەسە یاسین زەلامە درێژە سوورەکە بەڵێ هەستا دەی ئێستا باشە یاسین لە سوور دەستە دەی ئێستا چەنە باسی مەکە گێڕەکەیتەوە دەی ئێستا بڕۆ ئەوە بردم وەرە بۆ کوێ ئینە تو دەم ناناوە وەرە ئەوەتە بەدەستمەوە هەستا دیگرە دەی وەرە ئەمە تا دەدیگرە دەبڕۆ ملوشکە دەی خێرا زۆرەوە بۆ کۆ وماری پیاو یاسین وماری خۆیان دەبڕۆ کام کاکە سوورەکە لا حول ولا قوة إلا بالله أمتي والشيط ماري غيرانا چۆنی ناو چییە؟ ئەمار بچین بۆ گەرەکی ڕزگاری؟ با بڕێ
بخێرەوە چۆنی دادە باشی باشی بەخێر بێ ئەو خواردنەکەتان هات خاتنە چی؟ باوکم وتی بی بە ماڵی کاکیاسین داوای کەبابیان کردووە ڕۆکاک یاسینە ڕاگای لە دنیانی لە بەخای یاسینی داماو تو چێڵێ باوکم وتی بی بە ماڵی کاکیاسین ئەڵێ برسیمانە بە خواردنمان بۆ بێنێ ئێمە شتی وامان داوا نەکردووە بیبەرەوە دەی باوکم وای وە ئەتو- تۆ تەکیدە تەلەفۆنێ بکە بۆ کاکیاسین ئەتو ڕاوسە ڕاوسە بە تەلەفۆنی بە یاسین بکەم ڕاوستە گاڵتە چی ئێوەم پەبجەکەشم نەکرد ئەوە جەڕسە هەڵی ناگرێت لە بەخای داماوە چۆ کار و کاسبی بکە دایکیان باشی؟ من زۆر باشم. ئایەسۆش باشە. ئەوە تا. یەسۆ؟ ئەوە دایکمە. دایکتە؟ ئەوە تا. نعیمە خان چۆنیت؟ ئەحواڵە؟ باشی شکر مامە عەلی چۆنە باشن شکر؟ ئەڵێم یەسۆ. تخوا ئەگە زانی چۆن لای خەزورم باسی مەکە بڵێ یاسین ئاوا چائهێنێ ئەمانە کە تۆ بۆ شخصیەتی من جوان نییە. سەرچە. دە باشە دایکیان دایخم باشە؟ بێخوا حافیز. گوڵە باخ پێم ناخۆش نەبێت ئاوا لە کاتێککە سەوت و سوورە قساکەی حەز ناکەم دەرکەوە من شتێ بۆ بێنم. بۆ؟ ئاخر لەبەر کاکە من ڕۆژی دە 12 سوڵحەکەم. بە خاڵێکەوە خۆڵی جامانە و بە قەفێ سمێڵەوە چابێنم خۆ من لە خزمەتە حەزەکەی لەسەری قاجەوەستم لێ تا ئێوارە. ئێستا یەک ساعتە لە مطبەخەکە خەریکی چابووی؟ چی کەوتم با گوڵەکەی من چایە بخوا. دەمە برسیمە. تەلەفۆنێکی بۆ بکەڕەوە بزانە بۆ نەگەیشت. نازانم ئەم هەمەیە یەک دق ئەوەتانێ. ئەلو ئەلە وەستا مەحەمۆ چۆنی؟ لە خزمەتان ئەمریکا ئەرێ کاکە و کەبابە نەگەیشت بە قوربانەوە یەک سەعاتە چاوەڕینەمە. چۆن نەگەشتووە یەک سەعاتە بەخوا نردوومە وەڵڵا نەگەیشت و وا خێزانم برسیەتی فریامان کە ڕۆحەک. یەک دقە دای خەرە بە ساقە ویستە تەلەفۆنی بۆ قبزان وتی نەگەشتووە وەرە ناوی دەما بۆ چۆ چوو بێ هەڵی ناگرێت بیبەرەوە تەلەفۆنە بۆستەوە بزانم ئەلوها باوە ناسی ئەوە تۆ لەکوێ بەمریشکا و وەسەیاسین تەلەفۆنی گڵکەوە بەکە نەگەشتووە باوکە نەچوت کەبابەکە بەرە ماڵی کاکیاسین لە بەردەم کام ماڵیان کاکە ئەوەی ڕزگاری وەرە کەی وتم بۆ ئەوێ بەرە وەرە وتم بۆ ماڵیش لە تازەکەی بەرە کاکە تۆ بۆ چۆ برد باشە باوکیان تاو غەڵەت هاتووە من نەبێ بڕۆم وڵاتی چی وەرە تۆ ماڵی نەزانی ماڵ کێ ماڵی ئەوە وەڵا نەوەڵا هینە تاو وەرە بۆ هەر شوێنێ چویان بێ بڕۆ دەی بڕۆ چم حیانە بە بڕۆ دەی باوکە بڕۆ دەی بڕۆ بەمە خیرە سێ بە هەر بەچێ مایەڵە وەرە کوڕە بڕۆ دەی بڕۆ دەی بخوابی حیایان بەرم نانیە بیخواژنایانە ئەی بڕۆ دەی ئەو خۆیەتی با بڕۆین ئەوە تا بیکەنەوە ئەی چی ئەوانە بەبێ ئوسوبی لە دەرگایە؟ یاسین بەغدادی شلونك بە هەفتە دیار نییە مەشری تازە هێناوە ساوەر دەرخواردی بلێ کەباب دەرخواردی ئەوە کێیە؟ ئەوە چییە؟ سوالکەرە؟ ئیدە شتێکی بەرێ؟ ئەوە کێ؟ ئەوە بە کێ لە سوالکەر؟ نەدوێ بە دیاتۆری درای واو کڕیوە منیش جنیە لە بەرمە بیکە نەیکەیتەوە تۆ پێم نەیکەیتەوە. بەقەبری باوکم خەومە کاکیاسین باش و دۆزیمەوە وەڵڵا ماڵتە کورە ڕووی خۆت و باڵکی شوێ ڕەش بێ پیاوم لە ژێر مەکە بەم ناخۆ دوو بێ ڕاکەم. نازانم